سەرچێ هەوڵانەی کە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم کە جەنابتان ئاگادارن فەرمانیدا هەموو فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان زەویان پێ بدرێت. ئەمەش وەکو سەرۆکایەتی شارەوانی ڕزگاری کە سەر بە قەزای خەباتە 2670 پارچە زەویمان ئامادە کردبوو. خۆشبەختانە 1810 فەرمانبەر لە سنووری شارەوانیمان هەیە کە دەکرێت زەویان پێ بدرێت. لێرەدا دەمینێتەوە ئەو خاوەنداریەتەی زەوی جوتیارەکانی سنووری شارەوانیمان کە چەندی ساڵە خاوەنداریەتی و زەویانیان دەکرد و حسابێک لە بۆ ئەوانیش کرا بە قەرەبووکردنەوەیان لە هەمان شوێنی خۆیان نزیکی قەرەبووی وانیش 800 پارچە زەوی دەبیتن. ئەلێرەدا ئامادەکاریەکی جوان کرایە ئەو پارچە زەویە کە لە بۆ دابەشکردنی فەرمانبەرانی شارەوانی ڕزگاری بە بڵێن سەربازی و مەدەنیەوە پێم وابی باشترین شوێنە لە بۆیان تەرخان کرایە. ئەوش دەبێتە هۆی دڵخۆشی ئەو فەرمانبەرانە کە چەندی ساڵە چاوەڕێی ئەوەن زەویەکی نایەبیان پێ بدرێن، زەویەک کە باشتربی لەو شوێنێکە بڵین ئەوان بە خراپدایان دیت. ئەو زەوی ئەمە نیشانمان کردیە باشترین شوێنی شارەوانی ڕزگاریە. خۆشبەختانە کە ئێستا خلاصمان کرد زەویەکە وەکو پاکێزێکی حازر ئامادەیە لە بۆ دابەشکردنی فەرمانبەران. ئەو پلانی ئاوادانکردنەوە و گەیاندنی خزمەتگوزاری دڵنیا بە ئەوەش لە دوای خلاصبوونیان دابەشکردنی ئەو زەویانە ئەویش هەر لە پلاندا دەبێت شارە دەست پێ دەکەێت.